سلااو لا تۆ سلااو لا سپاس. بینەرانمان ئاکام واک تۆ ئاماژەت پێەیە لا درێژەی کار و چالاکیەکانی ڕۆژی 27 سێ کە دوێنێ بوو ئەمڕۆ لێرە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری گشتی و هونەرەوە بەشی شانۆ سیمینارێک بۆ هەردوو بەڕێزان دکتۆر فازیل جاف و دکتۆر نیاز لاتیف ڕێک دەخرێت من گفتوگوی زیاتر لەسەر سیمینارەکە لەگەڵ بەڕێز نیشتیمان عەبدوڵڵا دەکەم کە بەڕێزیان بەڕێوەبەری بەشی شانۆن نیشتیمان خانکیان بە ئەرک نەبێ بفەرمیتێرە زۆر سوپاس دەکەم ئەم سیمیناری ئەمڕۆ ڕێکتان خستووە ناوەڕۆکەکەی باس لە چی ئەکات سەرەتا سوپاسدانەکەم بەخێر بن بە پێویستم زانی کە جیاواز لە ساڵانی ڕابردوو پێویستمان بەوەیە کە کەسانی شارەزا و ئەکادیمیست بێن بابەتەکانیان بوروژێنن لەم ڕۆژەدا کە ڕۆژێکی گرنگە بۆ شانۆ پەنامان بردە بەرد و دکتۆری زۆر زۆر بەڕێز و شارەزا و هونەرمەند و شانۆکار بەڕێزان دکتۆر فازڵ جاف و دکتۆر نیاز لاتیف لە ڕاستیە بابەتەکانی ئەوان بابەتەکەی دکتۆر فازڵ جاف باسی میکانیزمەکانی کارکردن ئەکا لەسەر بینەر و چۆنێتی ڕاکێشانی بینەر و هێنانیان بۆ ناو هۆڵەکانی شانۆ کە ئەو لەسەر سیستەمەکانی میکانیزمەکانی شانۆی سویدی هاتووە بابەتەکەمان بۆ باسەکات کە لە ڕاستیە لە ئێستاە زۆر زۆر بابەتێکی گرنگە و پێویستمان پێێتی چونکە هەست دەکەین ئێمە هەست ناکەین کە بینەر تۆرا بێت لە شانۆ ئاشتیان بکەینەوە هەمیشە بینەرانی ئێمە ئەگەر کاری باش و شانۆی باشیان پێشکەش بگرێ هەمیشە ئاشتن لەگەڵ شانۆکانی ئێمەیە و تەبان و هەمیشە ناو هۆڵەکانی ئێمە نوقسان ئەبێت ئەگەر بینەری تیانە بێ ئەتە درێژەی بابەتەکە لای دکتۆر فازڵە لە ڕاستیان من ناتوانم زۆر درێژەی پێبم کەواتە بابەتەکەی دکتۆر نیاز لەتیف جیاوازە لەگەڵ ئەم بابەتەی دکتۆر فازیلە بەڵێ بابەتەکەی دکتۆر نیاز لەتیف باسی ڕخنەی شانۆی ئەکات لە ناو شانۆدا کە ئەویش بە هەمان شێوەی بابەتەکەی دکتۆر فازڵ زۆر زۆر گرنگە بەدەر لە قسە تەقلیدیەکانی کە ئەوترێ ئەم ڕخنەیە دروستکەر و ئەم ڕخنەیە ڕوخێنەر ئەم هاتۆ بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوەیەکی زانستی باسی ڕخنەمان بۆ ئەکان لە شانۆدا درێژەی بابەتەکان لە لای بەڕێزیانە بەڵام زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ کۆمەڵک لە شانۆکاری دیار و کۆمەڵک لە کەسانی دەرەوەی شانۆش هەر هاتوون دانیشتن بۆ ئەم سیمینارانە من ئەم سیمینارە ئەکادیمی زانستیانە زۆر زۆر بە گرنگ ئەزانم ئەتوانم بڵم شان بەشانی شانۆ ئەتوانن تەسیر بکەنە سەر ئەو جۆگر و سەر ئەو شانۆکار و بینەرانی کە دانیشتون چونکە لە ئێستا ئێمە لە هەموو کاتە زیاتر پێویستمان بەوەیە کە بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی ئێمە لەم بابەتانەیە زانیاریمان هەبێت و بۆی کە کارەکانمانی پێدەوڵەمەندتر بکەین من سوپاسی ئەم دوو دکتۆرە بەڕێزە ئەەکەم تەبعاً بە تایبەتی دکتۆر فازڵ جاف کە لە شاری هەولێری پایتەختەوە تەشریفی هێناوە بۆ پێشکەشکردنی ئەم سیمیناری بەڕای بەڕێستان ئەم جۆرە سیمینارانە دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هونەرمەندان و شانۆکاران هیچ شتێک ناتوانانی بڵێ ئەمە چارەسەرێکی بنەڕەتیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی شانۆ شانۆکاران بەڵام پێویستە هەبێت یعنی وەکو چۆن پێویستە شانۆ کە ساڵانە لە هۆڵەکانە نمایش بکرێت ئەم سیمینارە زانستیانەش زۆریەتێکی یعنی گرنگیەکی زۆر زۆری هەیە کە پێویستە ساڵانە بەلایەنی کەمەوە یعنی هەر هیچ نەبێ مانگی سیمینارێک هەبێ ئەگەر هەفتانەش نەبێت بەڵێ پێویستێکی زۆر زۆر گرنگە بە تایبەتی بۆ خوێندکارانی پەیمانگا و خوێندکارە ئەکادیمیەکانی ناوزانکۆ کە ئەمە سوودێکی گرنگی ئەبێ بۆ بابەتەکانیان بۆ بەحسەکانیان بۆ شارەزایی و بۆ زانیاریان لەبارەی ئەو بابەتانی کە لەلایەن ئەم دکتۆرە بەڕێزانە چکە ئێمە هەموو کاتە ناتوانین ئەم دکتۆرانەمان دەست بکەوێت و سوودیان لێوەربگرین لەبەرەوەی کە گرنگن بەڕاستی ئەم سیمینارانە بەڵێ پێویستە چۆن شانۆ هەبێت ئەم سیمینارانەش وجودیان هەبێت وەک بەڕێوەبەرایەتی گشتی هونەر بە دیارترینیان بەشی شانۆ لە پلانیانایە بۆ ئەمساڵ فێستیڤالێک چالاکیەکی شانۆی ڕێک بخەن وڵاهی
شانۆژ بێبەژنێن و قەیرانانی کە هەموو سێکتەرەکانی گرتوێتەوە بەڕاستی. من ناتوانم لێرەوە وعدی ئەوە بم، بەڵام ئێمە فستیڤالێکی گەورەمان بەدەستەوەیە لەبەرەوەی کە قەیرانەکان یعنی ڕووی کردوتە هەموو بوارەکانی ژیان بەڕاستی، نان و ئاو و پێداویستەکانی تەندروستی و قوتابخانە و ئەمانە گرنگترینن سەرەکیەتەکانی ژیانن لە ئێستاە. بەڵام شانۆژ گرنگیەکی زۆری هەیە، پێویستە وجودی هەبێ، بەڵام من ناتوانم وەکو بەڕێوبەرێکی بەشێکی شانۆ بڵێم ئێمە کار ئەەکەین بۆ فستیڤالێکی گەورە. لە داهاتووە ئومێدەوارم کە هەموو ئەو قەیرانانی باسمان کرد چارەسەر بکرێت بۆی ئێمەش بتوانین وەکو ساڵانی پێشووتری خۆمان کاری بۆ بکەین کە ئەم فستیڤالە شانۆیانە لە ناو پایتەختی ڕۆشنبیریە گرنگە هەبێت، یعنی کە مادەم ئێرە پایتەختی ڕۆشنبیریە ئەبێت بە فعلی کاری بۆ بکرێت. هیوادارم بە هەموو لایەکمان هەوڵی بۆ بین و ئەم فستیڤال و ئەم چالاکی شانۆیانە پەرەی پێ بدرێت و بەردەوام بێت. ئێمەش بۆ هیوایان سەرجەم کێشە و گرفتەکانی بەردەم ئێوەی هونەرمەند و شانۆکاران چارەسەر بکرێن. سپاس بۆ بەڕێستان، من زۆرتر کاتە ناگرم لەبەرهۆی ئاگاد لە سیمینارەکە بێ. سپاس بۆ بەڕێز نیشتیمان عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری بەشی شانۆن لە بەڕێوەبەرایەتی گشتی و هونەر. بەڵێ ئاکام لێرە مەراسیمەکە دەستی پێکردووە، هەرێک لە بەڕێزان دکتۆر فازیل جاف و دکتۆر نیاز لەتیف سیمینارەکانیان پێشکەش دەکەن و سیمینارەکە لێرە بەڕێوە دەچێت. بەڵێ ڕێژنە، سپاس بۆ تۆ و خاتوو نیشتیمان.